بەشێکی زۆر پرۆسی هەڵسەرگیریمان بینی 200 لیرە و 300 لیرە و 200 مسقال 300 مسقال نارینوسی و بەڵام دوای سرەکەی بە تەڵاق کۆتاییاتەوە بەمە پیاو نابەسرێتەوە. بەهۆی زۆربوونی تێچووی پرۆسی هاوسەرگیریەوە پرۆسەکە تابێت خاو دەبێتەوە و پرۆسی جیابوونەوەش ڕووی لە زیادی کردووە. ئەمە بەپێی و ئامارانی کە بڵاو دەکرێتەوە. بەڵام پێشنیارێک هەیە بۆی کە پیاوان زەواجی میسیار بە ئەنجام بگێنن. من ئەمڕۆ هاتوومەتە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان قسە لەگەڵ بورهان عەلی سەرۆژی ڕێکخراوەکە دەکەم لەسەر ئەم بابەتە. ئایا ئەم پرۆسەیە باشترە یاخود ئەو هاوسەرگیری کە لە ڕابردوودا کراوە؟ کاک بورهان فەرموویتە ئێرە سڵاو لێبێت قسەیەک هەیە کاوترێت هاوسەرگیری مسیار بە ئەنجام بگێنرێت لەوەی کە هاوسەرگیری ئاسایی بکرێت. ئەمە چییە؟ زۆر سپاس. ئێمە ناڵێن هاوسەرگیری مسیارجێ ئەو هەمسەرگیری عورفە بگرێتەوە کە ئێستا لە کۆمەلگای بەردەوامە. ئێمە داواکارین ئەم هاوسەرگیری عورفیە ئاسان بکرێت لەسەر پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری بە تایبەتی سەر ڕێگەزی نێرچووکم پرۆسەکە لە ئەلفۆ تا کۆتایی بە پێی گرێبەندی هاوسەرگیریەکە لە یاسای باری کەسەتی ڕێگەزی نێر بەرپرسە دامکردنی سەرجەم پێداویستە داراییەکان. کۆمەلگا بە قەرانی دارایی و ئابووری بێموچەیە تێپەڕێ گەنج بێکار وە بێموچەیە بۆیە ناتوانێت پرۆسەکە ئەنجامدا تێشوی خێزانی زۆر زیای کردو. ئێمە گەر بەداخەوە ئاڵتون بە قیاس وەربگرین سەرەکەی مسقالێک لەگەڵ ساڵانە لەوانەیە چەند بەرامبەر زیایی کردبێ. ئێستا وەکو جاران نێک کوڕ و کچ یەکسەر ماڵی جیا پێکەوە نەچنە ناو و ماڵی سەربەخۆ و تێچووی وەکرێ خانوو زیایی کردووە پێداویستی خێزان زۆر زیایی کردووە. ئەمە لە لایەکیش بەداخەوە ئاماری تەلاقیش لە هەرێمی کوردستان زۆر زیایی کردووە. ئێمە گەر تەماشا بکەن جاران کۆمەلگایەکی خێڵ چەقی کۆمەلگا بوو پاشان خێزان بووە چەقی کۆمەلگا بەڵام بەداخەوە ئێستا سەرەکەین تاک بۆتە چەقی کۆمەلگا کە ئەمە جیهانگیریەکە ئێمەی کورد خۆمان بۆ ئامادە نەکردووە. دەرئانجامە خراپەکانی وەرئەگرین دوایی ئایای لەبینی خراپ و خراپترا چی هەڵبژێرین ناچار خراپەکە هەڵبژێرین. ئێمە کە ئەڵێن پرۆسەی ئەماڵین لەپاڵ ئەم پرۆسە زەواجە عورفی کە هەیە یا ئەمە ئاسان بکرێت زۆر ئاسان بکرێت لە پێکەوەنانی ئەو گرێبەند و ئەو پێشەکی و پاشەکی و ئەو تێچوەی کە جاران ڕەگەزی نێر لە ئەستوی بوو کە بە ئێستاشەوە ئاسان بکرێت باوکان و کچان بتوانن هەم کچان دەستبەرداری کۆمەڵێک داواکاری نامعقول بن لە پرۆسەکەیە و هەم بە هەمان شێوەش باوکان کاتێک کوڕکچەکەی پێی شەرم نەبێت چۆن هاوکاری کوڕەکەی کە دەستی کوڕەکەی گرێ لە پێکۆڵانی پرۆسەی هاوسەرگیریە با لەسکی دەستگیری کچەکەشی بێت. بەڵام لەناو ئەمەشا ئێمە بمانی و لەمانەوێت کۆمەلگا بەرە گۆڕانکاری ئەڕواوە و گۆڕانکاریەکان سەریع ئەنێنە کۆمەلگاکەوە. ئێمە ئاید لە ئەم بۆ ئەم پرۆسان چیمان حازر کردێ لە کۆمەلگایەکی تاکگەریە چی جۆرە زەواجێک باشە هەڵی بژێرین. ئێمە ئەڵین بەپێ ئەوەی کەم کۆمەلگایەکی مسلمانەوە کۆمەلگایەکی سونە مەذهبە لەوانەیە ئەگەر ئیسلام بکەین بە دوو بەشەوە لەوانەیە لە بەشێکی زیاتری شیعە بێ. مەذهبی شیعە هاتووە حەلی ئەم مەوزوعەی کردووە ئەیتر پێی باش بێ یا خراپ بێ قبوڵی کردووە لەگەڵی ئەڕوە. بەڵام ئێمەی کورد کە هیچ خۆمان بۆ ئەم مەوزوعانە حازر نەکردووە لە ڕابردووە تەنها لەوانەیە لە ڕووی قەومیەوە بازی ئەوەماندا بێت کە دەفعێکی ئاینی باشمانە بووە بەڵام نەهاتوین بۆ ئەو گۆڕانکاریانەکەیتە پێشەوە ئێمە وەکو ئاین سوودی لێوەرگرین نەماتوانین بەکاری بێنین. ئێمە ئەڵێن بۆ ئەم گۆڕانکاری بۆ کۆمەلگای تاکگەری چی زەواجێک باشە ئەگەر زەواجە عورفیەکە بڕوە و دەستی لێ برد درۆستوک بکرێ و ئاسان بکرێت پێکۆنانی زۆر باشتر. بەڵام لە پاڵ ئەمەش ئێمە پێویستمان بۆیە کە زەواج پرۆسەیەکی زەواجی تر هاوکاری هەبێ و زەواجی میسیار لەوانەیە باشترین زەواج بێ. بەڵام ئەو خاڵان نێگەتیڤیانەی کە ناو پرۆسەکە هەیە و قسەی لەسەر دەکرێت و ئەکرێتەوەتە بەرچاوکە کە لەلایەن کۆمەڵک ئیجتیهاد و ڕەت یەکرێتەوە چین ئەمە یەکە تیاڵە وەلی ئەمر تیا دەورینێ. ئێمە لەم زەواجە عورفیەشا کوڕ و کچکە بوون 18 ساڵ چن لە دادگا بە ئامادەبوونی دوو شاهید پرۆسەکە ئەنجام بدەن. ئێماڵین باوەلی ئەمر هەبێ و لە یاسای باری کەسەتیاز جێی بکرێتەوە و بە ئەمان شێوە ئەڵێ مارەیتیان نییە. باش ئێستا بەشێکی زۆر لە پرۆسی هاوسەرگیریەکان بەبێ مارەی ئەنجام بدرێ. ئەمڕۆ کوڕکوژی وەشیار بە تۆ کچێک قورئانێکەکە گەشتێکی ئەمرەکە سەردانێکەکە ڕێز و متمانەیەکەکە. ئەمڕۆ تەلاقیش خراوەتە دەستی ژنیشتەوە بە دەرلەوەش خۆتە لە کۆمەڵە دەرەکانی هەرێمی کوردستانە ژن ئەتوانێت بە خۆی داوای تەلاق بکات. لێکەوتە خراپەکانی بێگومان ئێمە لە نێوان خراپ و خراپترا چێڵ بژێرین.
ئێمە خراپەکە هەڵ ئەبژێرین ئەڵێن لە کۆمەلگاکەمان بەرە کۆمەلگاکی تاگەریە ڕوە ئێمە ماشێنێکی تەلاقمان لە کۆمەلگا ئاساس کردووە ئێمە ئاگامان لەوە نییە ڕۆژانە چەندین حاڵی تەلاق و جیاببوونەوە ڕوە ئێخۆ ئەم هەژنانم خەزانانی کە لەبەر هەڵەوەشێتەوە گوێ لێیە هیچی ناسێتەوە پرۆسی هاوسەرگیری جارێکی تر ژنە و لەگەڵ مێردێکی مکەڕەم و معەزەم دانیشتە دوو مناڵ سێ مناڵی جوانی هەبووە دوایی کە لە خێزانەکەی جیاوتەوە شوی کردو پیاوێک دووشنی هەبوو سێژ نییە بۆ بەژنی دووەم و سێهەم باشە ئەمە چۆن بتوانین جارێ ڕۆحی وشیارکردنەوە لە نێوان ڕگەزی نێر و ژن و پیاوە دروستکەن لەم کۆمەلگایە کە بتوانین یەکتر قبولکردن هەبێت چاوپۆشیە بێت لە کێشەکان بەرژەوەندی دوور لە جادی بەرژەوەندی شخصیس تەماشا بکەین بەڵام لە پاڵ ئەمانەشە ئێمە بمانەوە نمانەوە گۆڕانکاریەکان بەپەیون ئەڕۆن ئێمە ئەڵێن لە گۆڕانکاریەکان کەیتە پێشەوە زەواجی میسیار دەستکاری بکرێت بە پرۆسەکەی کە ئەوڵە وەلی ئەمر مەوجود بێ لە یاسای بەرگستیا جێ بکرێتەوانێ ئەڵێ مارەی ئەوش ئێستا بەشێک زۆر لەم زەواجە عورفێش مارەی ناوێت هەر زەواجێک لەسەر گومان لەسەر بەستنەوەی مارەی بێ ئەو زەواجە سەرکەوتوو نییە بەشێکی زۆر پرۆسی هەڵسەرگیریمان بینی 200 لیرە و 300 لیرە و 200 مسقال 300 مسقال نارینەسی بەڵام دوای سەرەکەی بە تەلاق کۆتاییاتەوە بەمە پیاو نابەسرێتەوە بەڵام ئێمە گۆڕانکاریە هاتووتە پێشەوە ئێستا بەشێک لە پیاوانیش ئامادەنین ئەم پرۆسە هاوسەرگیری قورسە بگرنە ئەستۆ وەزەکە چۆنە گەنجان هاوسەرگیریەکەن بەداخەوە پرۆسی هاوسەرگیری زۆر دواکەوتە سۆر دادگاکان ئەوەندەی کە ئەوانەی هەر بەڕاستی یعنی وەک جاران کە ئەچێتە دادگاکان گۆشتێکی زۆر لە کوڕکچیە وڵاتە قۆڵە مەقۆڵێکی کردو بە ئومێدێکی خۆشە چون دادگا بۆ تەلکردنی عەقدی زەواج بەڵام ئێستا کاچتە هەر لە دەرەوە دادگا تەماشاکە هەر پیا و پیر و ژن پیا و بەتەمەنەکان و هەرچی ئەو خەڵکانەی بینن بۆ شایەتی بۆ تەلاق بۆ جیابوونەوەیە ئەنی بەداخەوە ئێمە ماشێنێکی تەلاق مەسوتە ناو کۆمەلگا و بەڵام دوای ئەمەش لێ کۆڵینەوە ناکەین بەشێک لەم ژنانە شەرەفمەند دانا هاتوون لەگەڵ مناڵەکانیان ئەژین و ئەڕۆن بەڕێوە موچەخۆر بوون لەسەر حسابی موچەکەی خۆیان داوای جیابوونەوەیان کردو بەڵام حکومەت 3 مانگە 4 مانگ موچیان ناداتێ و قەرزاری کسحاب مانوب خانوو بوون قەرزاری خوێندنی مناڵ بوون قەرزاری کۆمەڵەشت بوون یا ئەمانە شویان کرد بوون بەژنی دووەم و سێهەم یاخود بخوا نەخواستوانێ قاسیان خەزای بێتە ناو کۆمەڵی خراپەوە ئێمە ئەمانە حەقیقەتێکن لە کۆمەلگا ئەبێت چۆن ئەمە پێشنیارێکمانە بێ حەلمان هەبێت ئەبێ پرۆژە دەعممان هەبێ ئەبێ هاوکاریمان هەبێ بێ وشاریمان هەبێ ئەموران دۆخی پیاوان چۆنە لێستا توتیژیان بەرەمبەرەکە دۆخی پیاو زۆر خراپە ئەمە وە نییە پیاوکەن و تو دێژی بڵێن لێ ئەدرێ پیاو فشارێکی ئابووری لەسەرە پیاو دەستی بەتاڵە گیرفانی بەتاڵ لە بەرامبەر جواب و داواکاریەکانی خێزانە لە بەرامبەر پێداویستەکانی مناڵە ئەڵێ هەژاری بۆی ڕوڕەشی دێنێ باوک لای مناڵ سەردانەوێنێ ئێبرا بەسا باوک لای دنیا سەریدانەواندووە مناڵی هەموو مناڵی ئەم کۆمەلگاوم خێزانەوە مناڵی بەپرسان کە حەزەکەن ئەوان ڕۆژێ لە دوبین و ڕۆژێ لە ئەمریکان ڕۆژێ لە نەمسان و ڕۆژێ لە تورکیان مناڵ هەژارەکان جەمڕۆکە سوسیال میدیا و جیسمەکە میدیایەکی لەبەر دەستایە ئەو خۆشیەکانی خۆی بڵاوکاتەوە لە پەخشەکانی لە سایتەکانی خۆیە مناڵەکەی منیش حەز دەکا مناڵەکەی تۆش حەز دەکا مناڵی هەژاری مامۆستایەکی هەژاریش حەز دەکا کە کرێچی و کرێستە حەمەخشنەکەی پێنێ لەگەڵ سەحەبخانەکە چاو بەرەژێر بۆ خۆی لێ ئەشارێتەوە دۆخی پیاو زۆر خراپە دۆخی خێزان خراپە بەلەبەر یاسا بەرەکەسەتی پیاوی پرسە دابین کرد پێداویستە خێزانەکان بۆیە دۆخی پیاو لە خێزان زۆر خراپترە لەسەر زەم تووزەکانی تری کۆمەلگا خراپترە ساڵانێکی زۆرە لەم بوارەیە کارەکەیت داکۆشی لە مافی پیاوانەکەیت تا ئێستا چ بابەتێک هەبووە زۆر ئازاریە بێتی ئەنی کەیسمان هەیە ئێستا لەبەر دەستمایە باوکە 9 ساڵە مناڵەکانی نەبینیوە لە یەک شاران خۆم سێشە و بە سیارە جێڕام بۆی ماڵەکەی و دۆزمنای دۆزمەوە خۆیان کردووە خۆیان شاردوێتەوە باوکێکە و لە مناڵەکانی جیابەتەوە و جیابوونەوەکە لە ڕۆژەکەی لەوانەیە لە نیوە زیاتر بەر هاوسەرەکەشی بکەوێت بەڵام بەداخەوە مناڵ لەبەر دەستی چیابی ئەوە سەحەبێتی مناڵەکە لەگەڵ دایکەکایەتی و دایکێکی کۆمەڵ تۆمەتی باوکە دروست کردو و باوکەش هەر شێتیش بووە ینی کۆمەڵە سوۆشیال میدیا بین کۆمەڵ برا کەیسمان لای لە سوۆشیال میدیا متابعانەکەین بەڕاستی ئەم پیاوانە تووشی بۆ ئەدێکی دەرونی بوون لە پێناوی بینینی مناڵەکانیان ئاماری بەهۆی ئاماری زیابوونی تەلاقەوە ینی باوکەم نەفەقەکەشی لێ بڕێت موچەخۆرە نەفەقەکەشی لێ بردرێت بۆ مناڵەکەی نایبینێت کچەکەی شووی کردووە مناڵی هەیە نە ئاگای لە شوکردنیەتی نە ئاگای لە زاواکەیەتی هاتووە دادگا و محکەمەی لێگرتۆ 5-6 ساڵەوە پێچۆ لە حەڤە ساڵی تا 9 ساڵی تۆ نەفەقی من نەکێشاوە ئەبێ لە دادگا محکەمەی لێگرتو لە باوکە و داوای نەفەقی لێکات گورهان ئەو پیاوانی کە مڵکومەڵیانەکەن بەناوی ژنەکانەوە ئێوە پاڵپشتیانەکەن ئێمە ناڵێن ژن و پیاو هاو بەشن ئێمە ناڵێن خێزان شوێنی سەنگەر لێگرتن نییە خێزانی سەرکەوتوو ئەوەی کە بتوانێت هەموو داهاتەکانی لە پێناوی خۆشگوزرانی خێزانەکە و مناڵەکانیان سەرفیکە بەڵام بەداخەوە ئاراسەیەکەیە بەشێکی زۆر لەو کەیسانێکی ئێستا لەم ساڵانی خێتوتە لەمان بەشێک لەم پیاوانە کە شوقەکانیان سیارەکانیان وێلاکانیان خانوەکانیان کردو بەناوی هاوسەرەکانەوە لە بچووترین بەریەکەوتنە تەداخولکردنێکی بێویژدانانە هەیە لە خێزانە
یعنی چی دەفعیش نەکە ئاکا لە بەرەوەی تۆ خانۆکەی خۆتە شوقەکەی خۆتە سارەکەی خۆتە لێ جیا بەرەوە باشە پیاج بە خۆشیان بریتێنە لەو خان و شوقەیە زۆر وەرە سەرمە زۆر کەیسە ینی لە حاڵ و خەریکە بێتە دیاردە بەداخەوە ینی بەشێک لەو کێسانێکێتە لامان ئەوانن کە بەداخەوە ینی پیاوێک لە ڕووی لە ئەنجامی نێتپاکی لە ئەنجامی دڵپاکی لە ئەنجامی متمانە لە ئەنجامی بەردەوام بوون و دڵنیاییەک بۆ خێزانەکەی کە دایکی مناڵەکانێتی گوێ لێ مڵکێک ماڵێک خانێک هاوە شتێکی هەیە حیکە بەناوی خێزانەکەی وەڵاڵە بۆکو دڵناییەک بەڵام لە بچووکترین بەریەکەوتنە بێویژدانەکە لەوایە یەکە جیابێتەوە یا کۆچەند ئەمە بەداخەوە ئاراستەی شوێنی شەیە ڕێکخراوی شەیە دەفعێکە بۆ هەڵباسنەوەی خێزان ئەنی هاوس کەیسمان لایە ژنێکە چێ لەوێ داوایەک تەسجیلەکە داواکەی چییە بەشێکی زۆر لە ژن ئەم بیانوەی هەیە پیاوەکەم ڕەزی لە دڵپیسە ئەخ بزانین هۆکای ڕەزی دڵپیسیەکە چییە پیا خۆی پارە ئەزانی بەچینە ڕەحتێک بەیایکە ناوی لەشتی بەلاشە خەرجیکە لەوێ یەکسەر دوو مەحامی سێ مەحامی بووەگرن لێک هەڵەوەشێتەوە دوای سەرێکی ئەم ژنانە شوێن کردبوون بەژنی دووەم و سێمی خەڵک باشە ئەگەر چەندێک کێشە هەیە دوو ئەو نێتریشی خەبووە خەبۆڵی کردایە بە ڕوبێکی ئێستا کێشەنێکە کەوتوتە سەر جادە و موچەی نێو بێ پارە ئەخورێتەوە یاخود کە بۆ تەژنی دووەم و سێمی پیاوێک و سەرەکەی ناچارە کێشەکانی قبولکە بەڵام ڕێبەوەی پێشتر دەستی سوتاوە ناچارە قبولکە بۆی جارێکتر نەکەوێتەوە بەرزیان زۆر سپاس بۆ بورهان عەلی سەرۆکی ڕێکخراوێکی پیاوان بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون ئەمە بەڕای ئەمان دەیانەوێت کە هاوسەرگیری میسیار بچێتە ناو یاسایباری کەسێتیەوە و هاوشێوەی ئەو زەواجی کە هەیە هاوسەرگیری میسیاریش بکرێت.